ئەرێ بەڕاست موچە چی لێ بەسەر دێ؟ کورد دەڵێت پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێستاش لەگەڵ دابەزینی نرخی نەوت و کۆڕۆنادا باخەریکە دووبارە حکایەتەکانی قەیرانی دارایی خەڵکی هەرێمی کوردستان دەگرێتەوە. دیار نییە خەزێنەکەی حکوومەت پارەسپێکەی تێدایە یان نا. ڕوون نییە چارەنووسی هاوڵاتیان چی دەبێت. هەرجارە و حکوومەت بە جۆرێک باسی موچە دەکات. ئەمەش مەترسی و کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان دروست کردووە. هەرچەندە لە ماوەی 23 ڕۆژدا بەغدا 2 موچەی فەرمانبەرانی نار، بەڵام تا 31 سێ ئەگەری پێدانی موچە نەبوو، چونکە وەزیر و کاربەدەستانی حکوومەتی هەرێم هەرجارە و قسەیەکیان بە خەڵک دەوت و ئەگەری پێدان و دەستکاری نەکردنی موچەیان کردبووە 0. بۆ نمونە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە 18 سێدا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی: هەمووتان ئەزانن کە بەم دوایە نرخەکانی نەوت دابەزی هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەمە کاریگەری ڕاستە و خۆی دروست کردووە لەسەر ئابووری هەرێمی کوردستان. ئێوە هەمووتان ئەزانن کە ئێمە داهاتی ناوخۆمان لە ئەنجامی ئەو بڕیارانەی کە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان هەتا ئێستا دراون داهاتەکە نێزیک بووتەوە لە 0، چونکە هەرچی بەرهەمە، هەرچی ئیشە، هەرچی داهاتە لە ناوخۆ ڕاگیراوە. ئاوات شێخ جەناب وەزیری داراییش هەر بە تەلەفۆن لە بەرنامەیەکدا لە 26 سێ بە تووڕەییەوە کۆمەڵێک قسەی کرد و وەک بڵێ ماڵ لە ساحب ماڵ حرامە. ئەزانی چۆن یعنی خۆتۆ دایمە خەرجی و داهاتێ ئەبێ بە نسبەتەناسیبش وەکو یەکوا بێ. ئەگەر تۆ داهاتێ نەما و خەرجی و هەر زۆر بێت چۆن نەتوان. ئێستا ئەمە موچەی ئێمە لە عێراقەوە بۆ موچەخۆری کوردستان کەس بەلای عێراق ئێمە 682 بەڵام ڕاستیەکەی لە ئێمە ملیۆنێک و 200 ئەوەنە هەزار موچەخۆرمان هەیە. لە دوای 682 کەس حکومەتی هەرێم دابینی کەواتە خەرجی ئێمە زیاتر داهاتوە. لەبەرەوە ئەبێ هەموو کەسێک چاوەڕانی کە کورت و مختصر موسیبەتێکی عالەمی هەموو دنیای گرتوتەوە، ئێمەش بەشێکین لەوە. بۆ قسە زلانە نییە لەژێر هیچ پاساوێکە نابێ موچە دواکرێت. تۆ لەبەر کۆرۆنا ناتوانانی دەوام بکەیت. دوای چاوەڕوانی خەڵک لانی کەم بۆ هەواڵێکی خۆش سەرۆکی پەرلەمان مژدە ناخۆشەکەی ئاشکرا کردو پێیوتین: من دڵنیام موچە کاریگەری ینی ئەم دۆخە کاریگەری لەسەر موچە داانێ. اینجا کاریگەریەکە لەسەر ئەساسی زانیاریە. بەڵێ دڵنیام ئەزانی بۆ دەبێت تەسیرەکە سێکە لەمانیەکە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان 244 میلیۆن دلار بووە. باشە ئێستا 44 میلیۆن دلاریش نییە، هەر لە 200 میلیۆن دلار کەمی کردووە. بۆ نمونە لەمانیەکە نرخی بەرمیلێکنەوە لە 50 دلار زیاتر فرۆشراوە، ئێستا بە 20 دلار کەمتر دەفرۆشرێ. یعنی ئەم کەمبوونەوەی داهاتە کاریگەریە بێ. کاریگەری یەکەمیشی لەسەر چییە؟ لەسەر موچەیە. ئیشکالێتی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستاشا ئەوەیە کە حکوومەتێکە ڕوئیای نییە، استراتیژی نییە، ڕوئیای اقتصادی نییە، هەموو اعتیمادی لەسەر پارەی نەوتە. ئەو وڵاتانەشی کە ئەتیمادیان لەسەر پارەی نەوتەوە پارەی نەوت لە کاتی زۆریە بەکار ناهێنن بۆ بەهێزکردنی سێکتەرەکانی تر و فرەکردنی سەرچاوەکانی داهات، دائیمەن لە نائستقراریک و لە ناجێگیریکی ئابووری خراپان و وەزعی دەرونی خەڵکی ئێمە بەڕاستی بە جۆرێکە ئینسان شەرمەکە بچێتە ناو خەڵک، شەرمەکەی بچیت بە خەڵک نازانیت چی بە خەڵک بڵێ. دوای ئەم لێدوانانەش هەردوو پەرلەمانتار غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین پێکەوە لێدوان و زانیارەکانی حکوومەتی هەرێمیان ڕەت کردەوە دەربارەی موچە و هەڕەشەی گرتنەبەری ڕێکاری یاساییان کرد. پاشان بە هاوبەشی لەگەڵ 7 پەرلەمانتاری تر بەیانێکیان دەرکرد و ڕایانگەیان ڕێکاری یاسایی و سیاسی لە دشتان دەگرینە بەر و هەموو هەوڵێکی حکوومەتی هەرێم ڕەت دەکەینەوە بۆ دەستکاریکردنی موچە. دوجار حکوومەت لە کۆبوونەوەیکی ئۆنلاین بەکۆی دەنگ لەسەر بڕیاری کەمکردنەوەی موچە پاشگەز بوویەوە. ئینجا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بەشیر حەداد کە لە پشتی پارتیە بە پەرلەمانتارەکانی وت: بەداخەوە ناوە وەلەم دوایەنەدا هەندێک دەنگ لێرە و لەوێ دەبیستین وەکو بڵێ ئاماژە بەوە بێ کە بیانەوێ ئەو یەک ڕیزیەتێک بدرێت. پاشان ڕۆژنامەنووس هانا چۆمانی چەند زانیاریەکی گرنگی لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و بابەتی موچە و نیگەرانی مەسرور بارزانی لە بەیاننامەی ئەو پەرلەمانتارانە دەخاتە ڕوو کە پێدەچێت حکوومەت لە بڕیاری کەمکردنەوەی موچە پاشگەز بوو بێتەوە و لە بری ئەوە سیاسەتی دواخستنی موچە پەیڕەو بکات. ئەی پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش چی بەسەر هات؟
تەنها هەواڵێکی کەمێک خۆش لەبارەی داهاتەوە ئەوە بوو کاتێک دەستگای بەناوبانگی SP گلۆباڵی ئەمریکی بابەتی 1 ملیارد دۆلارەکەی حکوومەتی هەرێمی لە بانکی مێدی لوبنانی وروژان هەمووان وتیان دیارە ئەمە پارەسپێکەیە و بۆ ئەمڕۆ هەڵگیراوە بەڵام ئەو خۆشیەش تەمەنی کورد بوو دوای ئەوەی وتەبێژی حکوومەتی هەرێم وتی پارەی چی ئەوە پارەی ئێمە نییە و هی کۆمپانیاکانی نەوتە ئەمەش لە کاتێکدایە وڵاتانی گیان وەک بەریتانیا و ئیتالیا و ئەمریکا و چین و ئوسترالیا و کۆیت و چەند وڵاتێکی تریش نەک هەر دەستکاری موچەی هاوڵاتیانیان نەکردووە بەڵکو موچەکانیشیان کردووە بە دووقات و بۆ خەڵکانی پیشەوەریش موچەیەکی تایبەتیان بڕیوەتەوە لە پێناو پاراستنی ئاسایشی داراییان تەنانەت عێراقیش کە لەم دابەزینی نرخی نەوتەدا گەورەترین دەگەی ئابووری بەرکەوتووە نەموچە دوا ئەکەوێت نەدەستکاریشی دەکرێت ئەی خەزێنە سپێکەی حکوومەتی هەرێم لەکوێیە و لە چیدا سەرفکراوە پرسیارەکە ئەوەیە ئایا بارودۆخی دەرونی خەڵک لەم کاتەدا بەرگەی ئەو یاریە تەکنیکیە دەگرێت کە لەسەر پەتی دارایی خەڵک دەکرێت یان لە پشتی ئەوەوە شتی تر دەگزەرێت